بینەرانی خۆشەویست گەرم و گەشترین سڵاوەکانی ئێمەتان پێشکەش بێت. زۆر خۆشحاڵین کە جارێکی تر بووینەتە میوانی ماڵەکانتان و بینەری ئەم بەرنامەیەن. ئازیزان، لە بەرنامەی ژیانەوە هەموو هەفتەیەک سەبارەت بە کێشەی ئێعتیاد بابەتێک هەڵدەبژێرین و پێشکەشی ئێوەی ئازیزی دەکەین. بەرنامەی ئەم هەفتەیەمان تەرخان کراوە بە لابردنی هەموو جۆرێک لە مادە هۆشبەرەکان، هەروەها ئەلکول و هەر شتێک کە ژیان و ماڵی ئینسان لە بین دەبات و بەرەو وێرانی دەکێشێت. ئەم مۆزوعیشە دیارە و بووەتە پرسیارێکی ئیجگار گەورە، بۆچی کەسی گیرو دەبوو دوای ئەوەی کە واز لە بەکارهێنانی هەر جۆرە مادەیەک دووبارە سەر لە نوێ دەستەکاتەوە بە بەکارهێنانی و سەرەڕای ئەوەی کە باش دەزانێت چی بەسەر خۆی و بنەماڵەکەی هێناوە و یان دەبینێت کە مەوادی مخەدر چی بەسەر گیرو دەبوانی تری هێناوە، بۆچی بازێک لە گیرو دەبوان ناتوان و واز لە ئێعتیاد بێن و دووبارە تووشی ئەم بەڵا ماڵوێرانکەرە دەبن. بۆ زانیاری زیاتر سەبارەت بەم کێشەیە وتوێژێکمان هەیە لەگەڵ هەوڕێ بەختیار جان عەلیپور، ئەنجامی حەزبی کۆمونیستی ئێران. سەرنجی ئێوەی ئازیز ڕادەکێشم بۆ بینینی ئەم بەرنامەیە. هەوڕێ بەختیار بەخێری بۆ بەرنامەکەمان. بژی سپاس هەوڕێ بێروزگار. پرسیاری ئەوەڵم وا دەست پێ دەکەم سەرەڕای ئەوەی کە قوربانیانی ئێعتیاد زۆر جار هەوڵ دەدەن کە خۆیان ڕزگار بکەن لە بەکارهێنانی مادە هۆشبەرەکان، زۆر جار ماوەیەکی زۆریش لێدوو دەکەونەوە، بەڵام دیسان پەنا دەبنەوە بۆ مەواد، واتە تووشی لەغزش دەبنەوە. هۆکارەکانی چییە؟ بەلە هەرچشتە سپاس بۆ بەرنامەکەتان و سڵام عەرزەکەم لە خەمەت بینەرەکانتانە. کاکە بێروزگان، بەلە هەرچشتێمەشێ نەخۆشین ئێعتیاد بناسین. ئەمە زۆر مهمە. ئەسڵ نەخۆشین ئێعتیاد چەس چۆنە سەرچاوەکەی چەس وەچێت فاقەرەی ئەکەفێ ناو نەخۆشین ئێعتیادە. نەخۆشین ئێعتیاد ئێمە لە بەرنامەگەر پێشووش ئشارەمان پێکردگە تەنیا مەصرف مەواد مخەدر نییە. نەخۆشین ئێعتیاد یەک نەوە نەخۆشینێکی ڕۆحی ڕەوانیە کە بە مرور زەمان لە جامعە و لە خانەوادە و حتا مقدارێکیشی ئەلبەتە ئەمە بە عنوان فەرزیە سفادنەوەگە بە نەزەریەکی بە قەولەجێ سابت ئەیژن ژێنێتیکیە دەرسەری فرەکەمی کە کەسێک کە دووچار نەخۆشین ئێعتیادەوێت سەرچاوەکەی لە ئەمانەوە هەست. لە مەرحەلەیەکە کە ئیتر ئەو نەخۆشینە فعالەوێتەوە، ئەگەی بە نقطەی ئینفجار شاخەی مەصرف مەواد مخەدر فعالەوێتەوە. ئێمە نمونەگەر زۆرمان بووگە، ڕەفەقەر زۆرمان بووگە. من لێرە خۆشم لە زیندانەکانە لە قسمەتگەری گەز کە بە قۆڵژی تەک ئەوانێک وان نەخۆشین ئێعتیادیانەس کارەکەین، نمونەگەر زۆرمان بووگە، کەس بووگە حتا نمونەمان بووگە 25 ساڵ پاکیە کامل مواد مخەدری بووگە، هەم ئەلکۆل هەم ئەنواع مادە مخەدرەکانتر. وەلی لەغزشی کردگە. لەغزش واقعیەتێکە بۆ یەک دانە معتادە دەرحاڵە بێهبوودی. ئەمە یەک نۆ شتێکە کە ئەشێ معتاد ئەم شتە قبولکە کە هەر لەحزە کە هەر وەختێ حالە معرەز خەتەرە. ئێمە زین چۆنە نەخۆشین ئێعتیاد، من هەمیشە مثاڵی چێرمە وەسە نەخۆشین قەن، وەسە نەخۆشین شەکەر. کەسێک کە نەخۆشین شەکەریەز ئەوەڵین شتێکە ئەشێ ئەکسپتیکە، ئەوەڵین شتێکە ئەشێ قبولیکە کە بەڵێ من تا آخر ئەمرۆ ئەم نەخۆشینە هاتەکمە و هەواسی بێ مراقبەت کا لە خۆی لە شیرینیجات لە ئەو شتگەرەکە زەرەری بە قەولەژێ بۆ بەدەنیەس و ئەو نەخۆشینە فعالەکاتەوە. دقیقاً مەسەلەی مەواد مخەدریش دقیقاً واسە. کەسێکە پاکەوێتەوە بە شکل و شەمایلگەر مختلف، بە نازانم شێوەگەر مختلف وەختی لە مواد مخەدر وازێنێ ئەشێ هەمیشە لە گۆشەی زەهنیا ئەمەدانێ کە احتمالی هەست من لەغزشکەم. خۆ چگونە پێشگیری لە لەغزش ئێمە ئەشێ بکەین؟ ئێمە بەرنامەیەکمان هەست چونکە وی وتمان ئەمە ئەسڵ مەسەلەی مواد مخەدر و مەصرف ئەو نەخۆشینێکی ڕۆحی ڕەوانیە، تەنیا مەصرف مەواد نییە، یەک شاخەی بوچک و سەرەکی ئەگەیتە مەرحەلەی مەصرف. ئەشێ وەک نەخۆشینێکی کە نەخۆشێک کە نەخۆشین قەنی هەست ڕۆژانە مراقبەت لە خۆمان کەین. بەڵێ دەخەمەتە. زۆر سپاس. ئەو کەسانە چۆن ڕەفتار دەکەن، واتە چۆن دەکرێت بزانی کە کەسێک تووشی لەغزش بووتەوە؟ دقیقاً ڕەفتارەکان
عينا دوران مصرفه حتى بشدة تريش مثلا كسيك مصرف مواد مخدري بوغا 5 سال 10 سال 2 سال ستاپی داگا پاکۆ بووگە سەو زمانێک کە لەغزشەکە دقیقەن ئەو اتفاقگەرەوە ئەو حرەکاتگەرەوە ئەو نیشانەگەرە کە زەمان قبل بووگیەوە چه بەسا بیشتر چونکە تەجروبەی 2 ساڵ پاکی بووگە تەجروبەی 2 ساڵ زندگی سالمی بووگە نەتیجەتەن تەسیراتەکان و شێوەکانی فرە بە شدت لە دەورانە قبلی مەصرفی خۆی نیشانات استراب ئاشوفتگی خەسیگی بێتاقەتی عەسەبانیەت تەوەهۆم یعنی ئەو نیشانەگەرەوە مەصرفی مواد مخدرەسی زۆر باشە چۆن دەکرێت پێشگیری بکرێت لە لەغزش کاکە اختیار هەروەوتم کاکە بێروزگیان مەسەلەی ئاعتیاد برا من بارها تأكيد دەکەم لەبانە مۆزوعەوە مەسەلەی ئاعتیاد نەخۆشینگیش مادام العمرە ئەوە نییە تۆ بیژی مەسەڵەن چم عەمەڵێکەکەم یا قورسێکە خۆم دارویکە خۆم خاسەوەمەوە ڕۆژانە بەرنامەیەکی ڕۆژانە ئەشێ کەسێکە لە ئاعتیاد پاک و بووگەسەوە وەها لە دەوران بێهبوودیە ئەشێ بەرنامەیەکی ڕۆژانەی مراقبەت لە خۆی بێ خۆ ئەم بەرنامەگەرە ئێمە بەرنامەگەر مختلفمانەس لە دنیای سە شێوەگەر مختلف هەست و من خۆم دوانوان کەسێک کە قبلەن ئاعتیادم بووگەوە تەجروبەی لەغزشیشم بووگە من بارها تەجروبەی لەغزشم بووگە لە زمانێک پاکۆ بووم ئەوایل بۆ نەتیجاگەی ئەو بەرنامە ئیسێن بەرنامێک مانەس بەناو نارکۆتیک ئەلومینیۆم ئەنجومەنی معتادانی گومنام کایسر لە دنیا نزیک بە 4 ملیۆن نەفەر معتادە دەرحاڵە بێهبوودی هەست ئەم بەرنامەژە شتێکی زۆر سێر و عەجایب نییە کەمپەینگەرێکە گروهگەرێکن ئەفرادێکن کە گشتیان معتاد یا ئەلکولین ئەمانە دانیشن لە تەجروبەی یەکترین ئیستفادەکەن بە جۆرێک گفتار دەرمانیە ئەلبەت بەرنامێکیش مانەس بەناو 12 قەدەم ئەم 12 قەدەمە چەس ئەم 12 قەدەمە نوعی خودشناسیە هەروەکە ئشارەمان کرد قبلەن نەخۆشین ئاعتیاد نەخۆشینێکی ڕۆحی ڕەوانیە لە چۆتێ لە نەقسەکانەوە لە عادەتە خراوەکانەوە لە شێوەی گەورەبوون و ئەو شتە تاڵگەرە کە لە تەریق جامعە بە تۆ تەزریق کریاگۆ توێ باراورگۆ و لە مەراحل و لە پرۆسەیەکە توێ بە مەصرف مواد مخدر کێشانگە تۆ ئەوانە پەیاکەی بەڵێ بەختیارە نوعی بۆچە ئەسەن موادی مەصرف کرد ئەسەن مواد مخدر هەر نوع لە مواد مخدرێ ئایا بە مواد مخدرە زانێ ئایا نازانم فرە مۆزوگەریاتیا فرە سوالگەریاتیا کە هەڵەگەڕێتە بۆ خودشناسی فەردەکە بەڵێ ئەمە پرسیارێک بوو هەرویستم ئەم پرسیارە لێوە بکەم زۆر کەس مەسەڵەن زۆربەی لە مادە هۆشبەرەکان بە مادە هۆشبەر نازانن وەکو نازانم ماری جوانایە هەشیشە نازانم یا ئەلکۆلە یا ئێنا ئایا چۆن تعریف بکەین لە مادە مخدر مەسەڵەن باشە مشکڵەکەم مەسەڵەن هێرۆئین بووە شیشە بووە بەڵام قورسی قەیچاکە با قورسی بخۆم قەیچاکە با ئەمڕا ئەو خەلەعە بە ئەلکۆل جێگەی پڕکەمەوە ئەمە چییە ئەم هۆکاری ئەمانە چیە یان کەسێکە بەلەوە تووشی لازش بێزێ بزانیت چۆن مواد مخدر چییە بوو ئەو یا ئەو مادە چییە ئەسڵ دقیق شارەی فرەخاسێکتانگە کاکە بێروز هەر ناو مادەیەک خارجی ئاوا ناویەوەین یعنی خارج لە بەدەن چۆ هەر ناو مادەی بچانێ تۆ بە شکلێ لە حاڵەت هوشیاری بێرێتە دەرەوە ئەلە لە خصوص بۆ کەسێکە دەورانە بێهبوودی هەست کەسێکە لە ئاعتیاد پاکۆ بووگەسەوە مەسەڵەن ئێمە نمونەگەر زۆرمانەست بنیامەکان ئەچن بنیامێ عادی مەسەڵەن ئەچێ ئاخر هەفتە مەشروبێکە خوات دوا ڕۆژێژتە سەرکار و دەهین ئۆکەی وەلێ منە نوعی کەیسە ساڵهای ساڵە مراقبەتەکەم لەخۆم و تەجروبەی لەغزش مەز منەسەنێکی لە لەغزشەکانم بە خاطر مەشروب بوو یەک دانە ئاوجۆ بۆ بایسەوە بە سرعەت من بگەڕمەوە بۆ دەورانم مەصرف و بە شدەتی فرەتر گەرەکمە بەوە بێژم هەر نوع قرس هەر نوع مادەی مخدر هەشیش گراس ماری جوانە کۆکاین هێروین یا بازە مۆردێکمانە سێمەیەژێ خۆ من ئەتیادم مەسەڵەن بە مادەی ڕەش بووگە من مادەی چەرمک معتادم ناکە یا ئەتیادم بە قورس بووگە ئەلکۆل من معتاد ناکە
لێرە دقیقن بۆ نقطە ئاگەین کە نەخۆشینە بەختیارە نەوعی نەخۆشینە ئەو هاودەرگەرە شکل و شێوە و نوع موادەکە نییە نەخۆشینەکە ها لە جێگەیەکترا ها لە ناو زهن و مەغزە و کەسا کە ئەشێ بە پرۆسەیەکی ڕۆژانە و مراقبەتێکی ڕۆژانە و بەرنامێکی خودشناسی و پیاکردن ئەو نەقسکەر و پیاکردن ئەو نقطە قوتکەرە مراقبەت لە خۆی کات و هەواسی بێ و تاکی دەکەمەوە هەر نەو مادەی مخدر لە هەر شکل و تعریفێکە جزء مواد مخدر حساوێ و خەتەرناکە بۆ کەسێکە لە هەڵە حاڵ بێبوودیە ئێستا ئەمە پرسیارێکترە باشە ئێوە وتان ئەو کەسەکە و بە من وا تێگەیشتم کە ئەو کەسەکە تووشی ئەعتیاد بووە ئیتر ناتوانێت بە هیچ شێوەیەک هیچ مادە هۆشبەرێ بەکاربێنێت زۆر کەس هەن ئەڕم بۆ دوکتەر ڕجوعەکەن بە دوکتەر ئەو خۆ دوکتەرەکە دەرمانیان بۆ ئەنووسی و ئەو دەرمانە کە ئەینووسێ بگرە ئەو شتێکە ئێوە تعریفتان کرد مواد مخدر بێت ئایا ئەو چارەسەری ئەو نەخۆشە چییە؟ من نمونەیەک زیینگۆ بۆ تێرمە و من تقریبا چەند مانگ لەمەوە بەر دیان مێشە ڕۆژی جمعە بوو تابێتەن دوو ڕۆژ لەبەر و شەمە و یەکشەمە تەحتێڵ بوو چوو بۆ بیمارستان یعنی دیانشەکەم ئەو نەفرە بوو نەمتانی چوو بوو بیمارستان دوکتۆرەکە وتی ئەشی بچی بوو لای دەندان پزیشک و ئێمە دەندان پزیشکمان نییە ئێمە ترامادۆڵ پێین هەڵە گەڕێتەوە بۆ من ئایا من ئەم وەزیەتە کە هامتیا ئەم دۆرانە پاکیە کە هامتیا دوو لە مواد مخدر چنێ بۆ من مهم چەنێ ئەهەمیەتی بۆ قالۆم و چەنێ باز ئێژم مراقبەتی لێەکەم منەشێ لەنە سداقەتم بێت ئایا دەردەکەی من ئێشەکەی من ئەوە هالەبانەوە کە من نەتانم ڕۆژێ تحملی کەم کە بگەیمە دوکتر یانە ئەتانم فۆرن بخۆم بەهانە و دەستاویست تۆجیه دروستکەم کە بەڵێ خۆب دیان مێشێت و ئەتانم ترامەدڵی بخۆم بەلە هەر چێشتا ئەم هاو دەردگەرە ئەم ڕفێقگەرە ئەشی بە دوکتر بێژن کە بەڵێ ئێمە تاریخێکی ئاومان بووگە مەسەرێکی ئاومان بووگە لە زندگی گوزەشتەمانە فرا داروگەرترمان هەست کە وابەستگی نییە وەلی ئەتانێت تەسکین دەرد بە ئەمما لە مۆردگەرێک کەس وەک ئەمەڵگەر سەخت وەک ئەمەڵگەری کە بە قەوڵێجێ دوای خاسەوبوونیان ئێشیان فرست با مەشوەرەتە پزیشک بە ئێزافەی ئەو سداقەتە کە ئەو فەردەتە خۆیان هەسی چونکە ئەو فقط خۆیەتانی ئەو شتە تەعین کات تەشخیصی با کە ئایا چۆنە ئەتانێ بە قەوڵێجێ بۆ پرۆسێک مەسەڵەن بەنا بە ئەو دەلیلە واقعیە لە حەد مادە مخدرە پزیشکیەکانە بۆلی باس تەکی دەکەمەوە لێنە خۆی تێک خۆیان ئەشی ئەو کە قەزیە ڕۆشنەوە کاتۆ کە ئایا واقعان ناتوانێت تەحموڵیکە و هەواسی بێت ئەمە بۆ سەرخۆشی نییە ئەمە بۆ نەشگی نییە کاک بێروزگەرێکمە ئشارە بە شتێکم لە مەغز ئەوانێک وا نەخۆشی نەعتیاد یانەس هەمیشە خاکستەرێ هەمیشە بۆڵێک ئاگر هەست ئاوا ئارام ئەگڕێ ماچڵە بە قورسێک بە ئاوگوێک بە هەر نوع مادەی مخدرێ دوارە شۆڵە وەربێت معتادێکە بە منطقە بگەی معتادێکە ئەم شتە بناسێ ئاگاهی لەبارەیەمەوە بێ هەمیشە هوشی بۆ مۆزوعەوە هەست یانەشی فرە وریابی لەم قەزیە زۆر کەس هەن من ئەومە بینیوە زۆر کەس هەست کە ئەو ئستعدادی ئەو هێنیانە هەیە یاسن معتاد بوونیان هەیە بەس حاشای لێ ئەکەن یا ئینکاری ئەکەن بە واتەی تر بڵین ئەڵێن نا ئێمە معتاد نین وەکو فڵانیمان پێ نایەوە کەسەکە چۆن بزانێت کە خۆی وەختە تووشی ئاعتیادا یا گەرەکە تووشی ئاعتیاد بێ یا ئینکاری ئەکاژم فقط قورسە خۆم یا هەسیێژم شتێک نییە فقط هەشیش مەصرفەکەم وەختە موادی مەصرفی من هەشیشە یا شتێکی ئاوایە چۆن بزانێت ئەو کەسە هەر ناو پرۆسا و چۆن بەری پێ بگیرێت بازم هەڵە گەڕێتەوە بۆ ئەو کە تەک خۆیان چەندچەنەوە فەردا معتاد متاسفانە هەمیشە شاخەی نەقس ئینکاری هەمیشە فعالە نەتەنیا لەبارەی مواد مخدرەوە لەبارەی فرە مۆزووگەرە و ئەلەر خصوص کیسە بەحسەکە مواد مخدرە مەسەڵەن من نوعی ناخۆ من قبلا سێنە موادم مەصرفە کرد خۆ بیسە قورسە خۆ قەیچاکە من معتاد نیم نه بازم تاکی دەکەم بەوە زمانی کە تۆ ئەحساسۆ کرد لە دەورانە تەڵایی ئەخر هەر مەوادێ دەورانێکی تەڵایی یەکمانگە دوومانگەی هەست معموڵەن کەسێک کە متەسفانە شڕۆعەکە بە مواد مخدر
لە ئەوڵ و دنیا جۆرە چر ئەوینێ تەبیعیشە لەبان سلولگەر مەغز و لەبان ئەفکار و تەسیر دانێ ولی دوای ئەوە زمانێک تۆ ئەحساسۆ کرد کە ناتانی پرۆسەگەر ڕۆژمەڕێ خۆت سعات خەوت تەنزیمکەی دێر خەوە پیاکەفێ کارگەر ڕۆژانەی خۆت بەدەن ئێشە یان ئەمە چکەێکە فرەن نمایانە ولی ئەو ئینکارە بازم ئەو نەخۆشی ناتیا دەسە کە فعالە ئێژنا تۆ معتاد نیت ولی ئەوەشی بزانین هەر فەردێک لەناو ئەم کوڕی زەویە ئەتانێ معتاد بێ متەسفانە شتێک غەڵەت تەرویج بووگە کە بەڵێ تعدادێ مەحدود گرایشیان بەیاتیات بوونە زیاتانن معتاد بن نا هەر فەردێک لە پرۆسەیکە ئەگەر مواد مخدر مەصرف کات ئەتانێ معتاد بێ ولی ئەوانەی وە نەخۆشین احتیاجیان فعالترە سەریعتر معتادەون وهانە معرەز خەتەرە و ئەوشتە خۆیان نەزانن وەشێ ئەوڵین کارێکە بیکەن کۆمەک بگرن لە کەسکەری کە تەجروبەیان سیسە بە شێوەگەر مختلف کە بتانن کۆمەکیان کرد و ئینکارە مۆزوع خەتەرناکترین شتە بۆ فەردێکی احتیاجیەس شتێکیش فرە جالب هەست ناو ئاما و قسێکی فرە واقعیە ژێ منە معتاد وازانم هیچ کەس نازانێ ولی لە ئەسڵا هەرچی کەس ئازانێ ولی ئەو ئینکار خۆمە ئەوێتە بایسەوە کە خۆم دێرتر لە گشتی بزانم کە من وابەستە بووم ئەمە تا ئێرە هاتیینە سەرەوە کە کەسەکە خۆی ئەبێ خۆی بزانێت بەوە ئیستا ئێمە گەرەکمانە بەوە بێژین کە ئەو کەسێک کە تووشی لەغزش ئەبێ دەوروبەرەکانی ئیستا بنە ماڵەز جامعەیە چۆن ئەتوانن یارمەتیدەری ئەو کەسە بن کە خۆیاسە ئیتر باوەڕیان بەوە ئەشکێت یا بنە ماڵەکە یا جامعەکە باوەڕیان بە چەندین جار ئەم کابرای مەسەن تەرکی کردووە لای بردووە بەڵام گیرودە بازم گیرودە بوەستەوە و لەغزش بەواتی تر لەغزش چۆن بێ ئەو کۆمەڵگا چی دەورۆن چی نەخشیکی هەیە لەوەی کە چۆن یارمەتی دەریان بێت بڕوانە کاک بیرروز ئێمە لە سیستمێکا زندگیەکەین فرێک لە اتفاقات دەوروبەر زندگی ئێمە بێ ئەو کە خۆمامزانین سیستم تەسمیمان وەگرێ وە سیستم تەسیرێکی فرە گەورەیە لە مەسەلەی مواد مخدر و بە قۆڵێژێ اعتیاد و ئەو ئەفرادە ولی تۆ ئشارەت کرد بۆ کرد لەغزش کەسێکە لە ناو لەغزشا بێ هیچ کەسێ ناتانی هیچ کارێکی بۆکە بە شەرتێک زمانێکە کەسێ پاکە وەزیفەی سیستمە وەزیفەی حکوومەتە وەزیفەی خانەوادەست وەزیفەی دەوروبەریە دەوڵەت و حکوومەت ئەشێ شەرایەتێکی بۆ مهەیاکە کەوارە جامعایکە ئەم شەرایەتە چەست شەرایەتی کاریە شەرایەتە مەسکەنە شەرایەتە نازانم تشکیلە خانەوادەست وە زندگیکی نۆرمال کە تعریف کریاگە خاص ئەمە وەزیفەی سیستمە وەزیفەی خانەوادە مەقسێ دۆران پاکیەکەم ها وەزیفەی خانەوادە ئەکسپتکردنە و کەسە وە دەرگای عشق و چونکە بڕ معتاد زینچە معتادێکی لە گەورەتی مشکلەکانی مەسلەی کە محەبەتیە مەسلەی نەبوودن عشق لە زندگیە بووە عشق منزورم تەرەفی خاص نییە کولەن ئەو محەبەت و ئەحساس و ئەوانەسە کە توش ئەو مەسەلاوێ خانەوادە و ئەترافیان ئەشی هەمیشە دەرگایان باز بێ ئەمما کەسێکە ناو مەصرف مواد مخدرا بێت ئەمە نەزەر شخصی منە من تەجروبەی خۆمەژم شاید غەڵەت بێ وەێ بەنسبەت ئەوەی وا دیگ بۆن لێرە کە کەس هاچتەکەین و خۆشم نمونەیەکی بووگەم کەسێکە مەصرف مواد مخدرەکە بە لە هەرچێشت ئەشێ ساپۆرت ماڵی لێ قەتکەین ساپۆرت ماڵی کەسێکە لەغزشەکە یا کەسێکە هاناو مەصرف مواد مخدرە خەتەرناکترین شتە ساپۆرتکردنە ماڵی بە شکلی جوازن دەفنکردن ئەو کەسەسا وەێ ئێمە هەشێ مشە و زەهنیەتە بین بۆ کەسە ئەگەر ڕۆژێک تۆ گەرەک و بوو دوارە ستاپ بکەیت دوارە گەرەک و بوو ئەم مەسەلە لە خۆت دوورەوەکەیتەوە باوش ئێمە بازم بۆ تۆ ئێمە بازم تۆ ئەکسپتەکەینەوە دوارم منزورەکەم گەیان دوێت بەڵێ دەخێخن بەڵێ زۆر سپاس هاوڕێ بەختیار بۆ بەشداریبوونت لەم بەرنامەیە دەست چاوە خۆش بێت بینەرانی خۆشەویست لێرە هاتینە کۆتایی ئەم بەرنامە تا دیدارێکی دیکە ماڵاوە
لشيواو سرقردها نخوم بكوتي بحار مال غيرها نخوم قولان وشقام يبو ما تمين دن نهضة هوا تريكو بكدين حماية شادي للشرط والرهوة كوا جواني شوقي نماها دمم هنقا لمجينها برسلنها أما كيجينها أما كيجينها أما كيجينها أما كيجينها أما كيجينها أما كيجينها دل داده وربه بدايا مال بدها مزروي هي لايا هوا جحراوي هناس السوار نفس در نهي لناقي هجار دلم هنگا لمجينها برسلنها أما كيجينها أما كيجينها أما كيجينها أما كيجينها أما كيجينها أما كيجينها يازار لجوان مغام تكتك يتخوان طاقتهم طاقة غمها ورازمة مينتها ويتهي سوزي سازمة دلم هنگا لمجينها برسلنها أما كيجينها أما كيجينها أما كيجينها أما كيجينها أما كيجينها أما كيجينها